ئێمە وەکو ڕێکخراوی تەندروستکارانی کوردستان و هەروە کۆمەڵگەی پزیشکی بەخشین ساڵانە دەورات و خولی جۆرا و جۆر بۆ دەرچوانی بەشە پزیشکەکان دەکەینەوە. مەبەستیشمان لەو خولە و لەو سیمینارانە بەهێزکردنی زانیاری خۆیان و هەروەها بۆ ئەوەی دەستڕەنجین و کاری پیشەی خۆیاندا بەهێز بن و ئەمڕۆژ لە خولێکی بەهێزکردنی دەرچوە پزیشکەکان کە دووەم ڕۆژە ڕێکخراوی تەندروستکاران و هەروەها کۆمەڵگەی پزیشکی بەخشین پێوە هەڵساوە کە نزیکەی 60 کەس بەشدارە لەم خولەدا. دەمانەوێت ئاستی ڕۆشنبیری و زانستی ئەو دەرچوە پزیشکەکان بەرز بگرێتەوە و هەروەها دەشمانەوێت لە ڕووی پیشەیی و دەستڕەنجینی زیاتر حەزیان لە بابەتە طبیەکان بێت. بۆ دووەم ساڵ لەسەر یەک خولەیەکی هاوینەمان کردەوە بۆ فێرخوازان بۆ هەم قوتابیانی کەتی تەندروستی هەم ئەوانەی کە ئەو بەشە تەندروستانیان تاوا کردووە. ئامانج لەو کردنەوەی ئەو خولانە بەرەو پێشبردننی ئاستی زانیاری فێرخوازانە لە دەڤەری ڕاپەڕین کە لەم خولەدا زیاتر لە 60 کەس بەشدارە. هیوامان وایە کە سوودێکی تەواو بە فێرخوازان بگەێنین. هەروەها ئینشاءالله پشتیوان بەخوا لە ساڵانی داهاتوش ئەو خولانە بەردەوام دەبێت و چونکی ئەولەویەتی ئێمە خزمەتکردنی کارمەندان و دەرچوان و فێرخوازانی بەشە پزیشکەکانە لە دەڤەری ڕاپەڕین. نەخۆشکی پیسبێ و کامەکەش پڕ بوو لە خوێن ئەو جەسەر ئێمە ماوەی دوو ڕۆژ بەشداری ئەم خولەمان کردووە. خولێکی تا بڵێ باش و بەسوودە بۆ خوێندکاران دەرچوانی بەشە پزیشکەکان بڵێنەڵێ ها بڵێ عملیەکان لە زانکۆ کەمتر ئیحتیمالی پێدەدرێت دەتوانین لەم خولانەدا شارەزای زیاتر بەدەست بێنین. هەتا پێمان باشانی خولی گەورەتر و باشتر بکرێت و تایبەت بە بەشی تاقیگە زیاتر بەس تێستەکان باز بکرێت ئامێرەکان. ئێستا لێرە فێرز ئەید بوو یان کان و لەدانان بوو CRP بوو فەحسەکان بوو بڵێ جەنەڕاڵ بوو جەنەڕاڵ و بەس سپیسیفیک بکرێتەوە دەرمان سازیشی تیا بوو دەرمانیان تێدا بۆ سپیسیفیک بێ باشترە بێن. یەکەم شوێن کە پێنامەوە کاکۆساری شوێنە دەنیشی شوێنی دانانی کامەکە ڕاکێشە بۆ ئەوە پرۆسێ زۆر ئێستا تۆ